بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر خەونی سربەخۆیی کوردستان بکەین لە پەیڕەوی حیزبی سیاسی کوردیدا لە دوای دروستبوونی جەنگی یەکەمی جیهانی کۆمەڵک پارت و بزوتنەوە ڕێکخراوی سیاسی دروست بوون تا چەند ئەم ڕێکخراوانە لە ناو ئەدەبیاتی سیاسی و پەیڕەوەکانیاندا خەونی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی هەبوو زۆر جا قسە لەسەر ئەوە دەکرێت باسکردن لە دەوڵەتی سربەخۆ هێندەی پەرچەکردارە هێندە کردار نییە بەشێک لە حیزبە سیاسیەکانی کوردستان لە ناوەڕاستی چلەکانەوە خەونی دروستکردنی سربەخۆیی دەوڵەتی کوردی دەکەنە ئۆتۆنۆمی و لامەرکەزیەت و خودموختاری زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەم حیزبە سیاسیانە ناتوانن تەجاوزی خەونی دروستکردنی دەوڵەت لە چوارچەوەی حیزبە سیاسیەکەی خۆیاندا تەجاوز پێ بکەن لە چوار پارچەی کوردستاندا کۆمەڵێک پارت و ڕێکخراو و حیزبی سیاسی زۆر هەیە کاتێک قسەیان لەگەڵ دەکەیت هەمویان بازە دروستکردنی دەوڵەت و خەونی یەکپارچەیی خاکی کوردستانیان هەیە بەڵام لە ڕووی کردداریەوە ئەمانە ئەندازەیەک غیابی هەیە هەوڵ دەدەین لە بەرنامەی سۆراغی مێژووی ئەمڕۆماندا قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاکشوان هەورامی ڕۆژنامەنووس و توێژەر لە بواری فکری ئیسلامی مامۆستا ژیلوان هەڵەدنی مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد بەخێربێن بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو کاکشوان لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە کۆمەڵە پارت و بزوتنەوە ڕێکخراوی سیاسی دروستە بێ دوای ئەوەی کە میراتی دەوڵەتی عوسمانی لە نێوان زلهێزان وڵاتانی ناوچەکە دابەشەکرێت کۆمەڵێک ڕێکخراوی سیاسیش دروستە بن بەتایبەتی لە 1990ەوە کە 1990ەوە ببوورە کە کۆمەڵی عەزمی قەوی و تەعالی تەرەقی کورد و کۆمەڵی هێوی و ئەمانە دروستن کۆمەڵی خەونیان هەیە بەشێک لە مێژوونووسان و ئەوانەی ئیشیان کردو لە بواری کاری ڕێکخراوەی حیزبە سیاسیەکان و پەیڕەوی ناوخۆیاندا ئەمانە بە سەرەتای چاکەرەکردنی بیری ناسیۆنالیزم و دروستکردنی خەونی دەوڵەت و سربەخۆیی کوردستان دادرێت تا چەند ئەمە ینی واقعیەتێکیە ڕنگدانەوەی سربەخۆیی کوردستان و خەونی دروستکردنی دەوڵەت لە ناو ئەدەبیاتی سیاسی ئەم هێزانە لە سەرەتای 90ەکانەوە سەرەتای سەدەی 20ەمەوە سەرهەڵەدا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بێگومان هەر ینی دەوڵەتی لە کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانیە لە کۆتایی سەدەی 19ەمە بە جۆرێک لە جۆرەکان حیزبایەتی لە ئەگەر بە نهێنی بێت یا بە ئاشکرا لە چوارچێوەی داخوازی چاکسازی لە سیستەمی سیاسی دەوڵەتی عوسمانیە دروست بوون یعنی لە هەموو چین و توێژەکان و کوردیش دیارە ینی دوور نەبووە لەو شێوازی داواکاری و لەو شێوازی حیزبایەتیە لە سەرەتایە زۆربەی زۆری ئەو حیزبانە لەسەر ئەساسی ئەوە دروست بوون کە گوایە چاکسازی لە سیستمی دەسەڵاتی عوسمانیا بکرێ و دواتر دوای ئەوەی کە دەوڵەتی تورکیای نوێ کە دروست بوو و هەموو ئەو یعنی وەکەڵێ داخوازیانەی ڕەت کردەوە کە هی میلەتانی تر بوون کە لە چوارچەوەی تورکیای نوێیا بوون کە کاتێ ئەو داخوازیەکانی ڕەت کردەوە و وەکو حیزبێکی دیکتاتۆر وەکو حیزبێکی پاوەنخواز دەرکەوت ینی ئەڵبەتاڵێم ئیتیحاد و تەرەقی و دوای ئەوە ئەتاتۆرک وەکو هێمای ئەو کۆماری نوێی تورکیا لەو کاتەوە حیزبە کوردیەکان دروست بوون داخوازیەکانیان بوون بە داخوازی نەتەوەیی تەنانەت لە پەرەگرافی یەکەمی کتێبەکەیە مامۆستا ئەمین زەکیبەک زۆر جوان باسی ئەو مەسەلەیە کردووە ئەڵێ ئێمە هەتاکو دەوڵەتی عوسمانی دەوڵەتێک بوو کە هەموو نەتەوەکانی لە چوارچێوەی خۆیان کۆکردبوویەوە و هەموو نەتەوەکان یەکسان بوون میلەتی کوردیش خۆی وەکو یەکێک لەو نەتەوانە حسابە کرد لە چوارچێوەی دەوڵەتی عوسمانیە بەڵام کاتێ تۆرانیەکان هاتن و ئاڵای تورکایەتیان بەرز کردەوە ئەو کاتە ئێمەش هەستمان کرد کە ئێمەش کوردین بەڵام پێویستەکە ئەم کوردایەتی خۆمان پێناسە بکەین و شوناسی بۆ پەیداسی کوردایەتی بکەین کاکشوانمە بڕوای تۆ دروستبوونی ئەو بزوتنەوە ڕێکخراوی ئەو حیزبە سیاسیانە کە لە سەرەتاوە دروست بوو ئەمانە خەونی دروستکردنی دەوڵەت لە ناو پەیڕە و پرۆگرامەکانیان ڕەنگی دابوویەوە
ئێمە ئەگەر سیر بکەین خەونی دروستکردنی دەوڵەت لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە زۆر بەزەقی دەرەکەوێ، یعنی بەدرخانیەکان و ئەو پارتانەی کە جەنابەت ئاماژەت پێدان هەر هەمویان داخوازی ئەویان کردووە کە کورد یعنی وەکو یەکێک لەو میلەتانەی کە دەوڵەتانی هاوپەیمان و سەرۆک وێڵسن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەیاننامە 20 خاڵیەکەیە کە بەڵێنی دابوو کە میلەتانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی ئازادیان پێ بدرێ و سربەخۆیی وەرگرن، میلەتی کوردیش لەو چوارچێوەیە یعنی وەکەڵێ داواکاری خۆیانیان پێشکەش کرد. بۆ نمونە شەریف پاشا یعنی ڕۆڵێکی کاریگەری بینیوە و دیپلۆماتێکی زۆر بەتوان نبووە لە کۆنگرەی پاریسا بەشداری کردووە، بەڵام بەداخەوە یعنی یابینین کە دواتر یعنی هەندێک لە کوردەکان وەکەڵێ نامە نێرن بۆ کۆنگرەی پاریس دەڵێن شەریف پاشا یعنی وەکەڵێ نوێنەری ئێمە نیە و نوێنەری کورد نییە. لەبەرەوە یعنی بەڵام هەر ئەو هەوڵانەیە کە ئەبێتە هۆیەوەی کە یعنی وەکەڵێ لە پەیماننامەی سیڤەرە یعنی مافەکانی کورد یعنی وەکەڵێ بچەسپێنرێ. بەڵێ سپاس کاکشوان. مامۆستا ژیلوان، حیزبی سیاسی یەکێکە لە مۆدێلە تازەکانی دنیای ململانەی سیاسی و کاری ڕێکخراوەی، بە تایبەتی ئێمە کە لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە باسەکرێ لە ناو کوردستاندا لە پارچەکاندا و باشووری کوردستان بە تایبەتتر وەرەگرین. ئەو حیزبە سیاسیانەی کە لە سەرەتای سەدەی 20دا دروست بوون تا چەند ئەمانە ئێوە وەک توێژەرێک لە توێژینەوەکانتانە ئاماژتان پێداوە، تا چەند ئەمانە یعنی ڕنگدانەوەی خەونی دروستکردنی دەوڵەت و سربەخۆی کوردستان لەناو ئەدەبیاتی سیاسی و پەیڕۆ و پرۆگرامەکانیانەدا بووە. سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان، دیارە ئەگەر ئێمە سەیرێکی مێژووی هاوچەرخی کورد بکەین بە تایبەت لە دوای ساڵی 1950 بەدەوە دوای ڕوخانی میرنشینەکان، جۆرە لە بۆشایی سیاسی و ئیداری لە ناوچەکانی کوردستان بەگشتی و ناوچەکانی بە تایبەت ئەو شوێنانی کە پێشتر میرنشینی بابان و بۆتان و بادینان و ئەردڵان لێبوو دروست بوو و دواتر بەوەی هاتن ناوەی ئەوروپیەکانیش لە ناوچەیە وردە لە سەری کێشا بەوەی کەەوە مۆدیلی حیزبەتی لە ئەوروپاوە بگوازرێتەوە ناو دەوڵەتی عوسمانی. دەوڵەتی عوسمانی وەکو مامۆستاش باسی کرد، ئەو پارتانی کە لە ناو دەوڵەتی عوسمانی یەکەم جار دروست بوون یەکەم جار بۆ مەسلەی چاکسازی لە ناو دەوڵەتی عوسمانیە، چونکە ئەوان گرفتیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی نەبوو گەلەوەی کە چەند نەتەوەی و چۆن بژین و چی بکەن و یان خەونیان دەوڵەت بیانجابوونەوە بێ. بەڵام دواتر ئەبینی لە ئەنجامی کۆمەڵە گۆڕانکاری سیاسی کە لە ناو دەوڵەتی عوسمانیا ڕوویدا بە تایبەت بە هاندانی ئەوروپیەکان ئەرمەنەکانی ئەوروژان کەوا داوای دەوڵەتی خۆیان بکەن ناو دەوڵەتی عوسمانی و دواتر کۆمەڵە کاری تونتیژی ئەرمەنەکان و دواتریش دروستبوونی کۆمەڵێ ڕێکخراوی نهێنی عەرەبی کە بە یارمەتی ماسۆنێتی عالەمی دروست بوون و دواتریش دروستبوونی ئیتیحاد و تەرەقی کە لە ئەنجامی گەڵابوون و کۆبوونەوەی تورکەلاوەکان بوو کە بڵین کوردیش بەشداری کرد. ئەمە وای کرد حیزبی سیاسی لە ناو دەوڵەتی عوسمانیا فۆرمەلە بێ. لە ساڵی 1970 کە کودەتا لە ناو دەوڵەتی عوسمانیا ڕۆدا و تورکەلاوەکانیانە سەرتاکرد بە ناوی دەوڵەتی ئیتیحاد و تەرەقی، وەکو مامۆستاش ئاماژەی پێدا لەو کاتۆ ئیتر تورکایەتی وەکو ئایدۆلۆژیا وەکو فکرە بۆ ڕێبازی ئەم تورکەلاوانە. ئەمە وای کرد کاردانەوە لای ئەم نەتەوانە دروست ببێ بە تایبەت لە لای عەرەب کە کۆمەڵی قەحتانی و کۆمەڵی نازانم عەرەبی و کۆمەڵی فەتاتی عەرەبی و کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی عەرەبی دروست بوون. لێرەوە ئەپەڕێتەوە بە ناوچە کوردەکانیش. ناوچە کوردەکانیش تەبعاً یەکەم ڕێکخراوی کوردی بزودنەوەی ناسیۆنالیستی تورکی و عەرەبی و بڵێن فارسی بەپێی ئەوەی پێشکی کتێبەکەی ئەمی زەکی بێ کە کاکشوان باسی کرد لە پێشکیا باسیەکە لە خولاسە. ئەمە تەجاوزی کرد بزودنەوەی ناسیۆنالیستی کوردی یا خەونی دروستکردنی دەوڵەتی و سەربەخۆی جابوونەوەش لێرەوە سەر هەڵبدایە. ئەوە بڵێم تۆ ئەمەژەت پێدا ئەوە بڵێم ینی لە ئەنجامی کاردانەوە بوو. ناسیۆنالیستی کوردی لە ئەنجامی پێگەشتنی سروشتی کۆمەڵایەتی و نەتەوەی کورد نەبووە، لە ئەنجامی کاردانەوە بووە. ئەنجام سیاسەتەکانی ئیتیحاد و تەرەقی لە 1970 بەدواوە بە تایبەت هەتا 1911 کە دەستیان کرد بە گرتنی سەکردە کوردەکان و دواتر قەدەغەکردنی ڕێکخراوی ئیتیحاد و تەرەقی کوردی و داخستنی یانەکانیان، ئەمە لە ئەنجامە وای لە هات ئەمانیش داوای نەتەوەی خۆیان بەرزکەنەوە، وەک چۆن عەرەب بە هاندانی ئینگلیزەکان لە 1916 شۆڕشی عەرەبی هەڵەگیرسێن، وەک چۆن مەسەلەن ئەرمەنەکان داوای دەوڵەتی ئەرمێنیاکان، وەک چۆن
سربیا و جەبل ئەسود و کۆمەڵ ناوچە جیا ئەبنەوە ئەمانیش بە هەماشەوە یعنی ئەوە لە ئەنجامی ئەوە بوو یعنی ئەوەی چێک لە هۆکارەکان هۆکارێکی تری لە ساڵانی 1940 تا 1940 ئەگەر سەیری پێرە پروگرامی ڕێکخراوە کوردەکانەوەی تا ئێستا بۆیان بەجێماوە زۆربیان داواکاری سەقافی واتە ڕۆشنبیری خوێنەواری داوا لە خەڵکان خوێنەوار بێ داوای ئەواکن کە زمانی کوردی بەکاربێنرێ ئەی داوای نەتەوەی کەمتر هەبووە بەڵام ئەمەوە ناگەێنێ کە ناسیۆنالیزمی کوردی شان بەشانی ئەو گۆڕانکانە پێش نەکەوت یان نەبووە چونکە لەسەر ئاسی تاکیش بێ هەر هەبووە بەڵام کە ڕێکخراوە بەم شێوازەوە بەڵام لە دوای جەنگی یەکەمی جیهانی بەشی دوای پرسیارەکەت ئەبین ئەو ڕێکخراوانە کە دروست بوون بە تایبەت لە ساڵی 1970 بەدواوە کە جەنگی یەکەمی جیهانی ئەبرێتەوە بەهۆی کۆمەڵی فاکتەر یەکی لەوان ڕوخانی دەوڵەتی عوسمانی چکە ئەو چەتری کە پێشتر هەبوو وەکو چەتری شەرعەت پێدان شەرعەتی دەسەڵات کە خەلیفەیە و کۆمەڵ دام و دەستگای سەدری عەزەم و والی هێوانە ئەوە نامێنێ چی لێ دێ فەوسا دروست بێ بۆشایی دەسەڵات دروست بێ ئەمە لە ئەنجامی ئەم بۆشایە ئیتر ڕێکخراوەکان ئەبێ بیقۆزنەوە بۆیە کۆمەڵی ڕێکخراو دروست بێ دواتر هۆکارێکی تری ئەوەیە لە ساڵی 1990 تورکە لاوەکان کە پێشتر تورکە لاوەکان بوون ئێستا بوون بە بزوتنەوەی کە بەناوی بزووی کەمالی کە شۆشەڵە گیرسێن لە ساڵی 1990 تا 23 ئەمە یەکێکتر لە هۆکارەکانە کە وەکو پەرچەگردار وەردەی کوردەکانیش دەست پێ بپرسم یعنی بۆچی ئەو بزوتنەوە ڕێکخراوانە دەرەتانی دەستەبەرکردنی دروستکردنی دەوڵەتیان نەبوو یعنی هۆکاری چی بوو بۆ لە چوارچێوەیەکی ڕۆشنبیری سەقافی ڕوودانبیریە داوای خواستەکانی کوردیانە خستە بەردەمی دەسەڵاتداران نەیەکێک لە هۆکارەکانە و یعنی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی فرێنێتەوە فرەمەزە بوو وەگەڵە فرە بۆ چوون بوو یعنی ئەوە نەبوو ئەو چاوسانەی لەسەر ئاستینەتەوەی نەبوو دەوڵەتی عوسمانی ڕاستە لە ئیداریەوە وەکو باسەکەی مەسەلە گەندەڵی و کۆمەڵە ڕۆتیناتی ئیداریاتی قورس و ئەوانە لەسەر ئاستی والیەکان چاوسانەوەی مەسەلەن ئابووری و دەرەبگاتیوانە هەبووە بەڵام وەکو نەتەوە نە بەمیشە لە هۆکارەکان هۆکارێکتری پەیوەندی بە یەکنەگرتووی کوردەوەیە بە تایبەت لە دوای جەنگی یەکەمی جیهانی ئەو بزوتنەوەە کوردانی کە دروست بن ئەو ڕێکخراوانی کە دروست بن هیچیان ڕەبتیان بە هیچەوە نابێ مەسەلەن شێخ مەحموود لە باشووری کوردستان لێرە حکومدارێک دروست دەکات بەڵام هیچ ڕەبتێکی بە باکوور و نابێت کە بەدرخانەکان لەوێ خەریکی دروستکردنی ڕێکخراوی تعالی کوردستان لە ڕۆژەڵا سمکۆ هەیە بێەوەی پەیوەندی بە شێخ مەحموود تا کاتێک کە ناچەرەکرد دەبوێرە جا من بەسم لەوەی ئەوەی بڵێم یەکنەگرتووی کورد لەو سەردەما ئەمەی هۆکارێکی تری سیاسەتی دەوڵەتانی داگیرکەر کاتێک کە بەریتانیا دێ عێراق داگیرەکەەوە فەڕەنسا دێ ناوچەکانی سووریا و بەشە لە ناوچەکانی کوردستانی باکوورەگرێت دواتر ڕووسەکانیان ناوچەکانی کاریگەری هۆکارە دەرەکیەکان دوای دێ مەسەرەوەتەوەرەیە دێ مەسەرەوەتەوەرەیە کاکشوان ئەدەبیاتی سیاسی زۆربەی حیزبەکان و لە پێی ڕەو پرۆگرامەکان کاتێککە ئیخوێنیتەوە بە تایبەتی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە زۆر جار باز بەنووسینیا لەسەر کاغەز باسی دەوڵەت و گەیشتن بە سربەخۆیی کراوە بەڵام لە ئەمری واقعا نابینین ئەمە تەرجەمە ببێ بۆ ئەمری واقع بەڕای ئێوە یعنی کەم و کورتەکان لەکوایە کۆسپەکان لەکوایە بۆ ئەم تەرجەمەکردنە لە نێوان تیۆر و پراکتیکدا بۆ کارێکی هێندە قورس و گرانە مەسلەی سربەخۆی و دەوڵەتی کوردی ئەمە هەر ینی وەکەڵێ مافی چارەنووس ئەمە هەر ینی پێم وایە وەکەڵێ مافێکی خواویە کە هەر لەگەڵ ینی بنیادی ئینسانە وەکەڵێ لەدایک بووە ئەوە حقیقەتێک ینی هەموو ئینسانەکان ینی خەون بە ئازادی و بە سربەخۆی و بە مافی چارەنووسەوە بینن و میلەتی کوردیش هەروەها بە تایبەت کە میلەتی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ینی وەکەڵێ قڕکردنی زۆری دیوە شەڕی زۆری بینیوە زوڵم و زۆرێکی زۆری بینیوە بە دەست داگیرکەرانیەوە لەبەرەوە یعنی زۆر ئاساییە کە هەموو کوردێک بخەون بە ئازادی و بە سربەخۆییەوە ببینێ بەڵام ئێمە ینی ئەبینین ینی ئەم لەوانەیە بڵێم لە 100 ساڵی لەم 100 ساڵە زیاتریشە ینی ئەو خەون بینە نەبە ئازادیەوە ئێمە بەسمانە زیاتر پرۆگرامی نەوە حیزبە سیاسیەکانە لە ماوەی ئەم 100 ساڵدا ئەو ڕێکخراوانە باسی ئەوە بکەم مەسەن بۆ نمونە سەیرەکەی ئەحمەدی خانی باسی ئەکا شێخ عوبەیدیلای نەهری ینی کە ئیشی بۆ ئەکاوە بە عەمەلیش ینی شۆڕشی بۆ ئەکا دواتریش کە ئەم حیزبانە دروستە بن خۆ ئەم حیزبانەش ینی وەکەڵێ وەکو بەشێک لە پێکهاتە میلەتی کورد و ئەو ینی بابەتانەش
ئەو خاڵانەش کە جەنابی مامۆستا ئاماژەی پێدا ئەویش ئەوەی کە یعنی کورد دانەبراوە یعنی لە دەوروبەری خۆی لەو کاتانەی کە عەرەب مەسەلەن شۆڕشی عەرەبی کردووە ینی بە یارمەتی ئینگلیز وەکەڵێ ئەرمەنەکان بە یارمەتی دەوڵەتانی مەسیحی ینی وەکەڵێ لە دەوڵەتی عوسمانیە ئاژاوایان ناوەتەوە کێشەیان دروست کردووە و هەوڵی کوشتنی سوڵتان عەبدولحەمیدیان داوە لە 1905 و دوای ئەوە ڕێکخراوی زایۆنیزم کە بێهیوا بن لەوەی کە تیۆدۆر هێرتزل کە سوڵتان عەبدولحەمید دەبینێ بۆ ئەوەی کە فەڵەستینیان پێ بدا دوای ئەوە ئەم پیلانانە کە دروستە بێ و ئەم حیزبانە دروستە بن دیارە کوردیش یعنی وەکو بەشێکی دانەبراو لەم مەنتیقەیە ئەو بزوتنەوانە و ئەو حیزبانە و ئەو شێوازی کارکردنە کاری تێکردوون بەڵام کورد لەبەرەوەی کە لە ڕاستیە ئەوانەی کە کاریان کردووە مەسەن بۆ نمونە عەبدوڵڵا جەودەت لە ئیتیحاد و تەرەقیە کاری کردووە و هەندێک لە کوردەکان لە تورکیای لاوە کاریان کردووە یعنی بەشێک بوون لەو داخوازیە کە گوایە یعنی بۆ داخوازی لە گۆڕینی سیستمی دەسەڵات لە دەوڵەتی عوسمانیە نەک بۆ کورد دواتر یعنی ئەمانەی کە کاریان کردووە بۆ کورد بەڕاستی دابراو بوون لەوەی کە پشتیوانیان هەبێ ئەرمەنەکان هەموو وڵاتانی مەسیحی ئەوروپا پشتیوانیان کردوون زایۆنیستەکان یعنی زۆر بەدەسەڵات بوون بنەماڵی ڕۆتشیلد هەموو بانکەکانی ئەوروپا و بانکەکانی ئەمریکا و ینی کۆنتترۆڵی سەرمایەدارانی خۆرئەوایان کردووە و ئەوان بەهێزەوە یعنی توانیویانە وەکەڵێ وعدی بالفۆر وەربگرن بەڵام کورد لەو کاتا بەڕاستی بێکەس بووە سەرڕای ئەوەی مەسەلەن بۆ نمونە کەسانی بەتوانای وەکو شەریف پاشای خەمدانی هەبووە کە لە کۆنگرەی پاریسا بەشداری کردووە بەڵام نەیتوانی وە یعنی قەناعەت بە وڵاتانی خۆر ئاوایی بکا کە کورد ینی وەکەڵێ بکەن بە بەشێک لەوەی کە لەو سیستەمەی کە لە خۆراڵاتی ناوەڕاستە ینی وەکەڵێ دایان ڕشتووە لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی ینی ئەوەمان لەبیر نەچێت کە ئینگلیزەکان بەوە ڕازی نەبوون کە کورد ینی ببێتە خاوەنی ماف لەبەر چەند هۆیەک یەکەم لەبەرەوەی کە کورد ئەگەر ببوایەتە خاوەنی دەوڵەت ینی ویلایەتی مووسڵ کە ویلایەتێک بوو پڕ بوو لە خێروبێری نەوت لە دەستی ئینگلیزەکان دەرەچوو ینی بۆچوونی خۆیان دووەم ئەگەر کورد ببێتە خاوەنی دەوڵەتی سربەخۆ تورکیای نوێ کە ئەوان هیوایەکی زۆریان پێی هەبووە کە بەرەو خۆیانی بەرن دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی ڕووخاوە بەرەو خۆیان پەلکێشی بکەن ئەگەر تورکیا ینی وەکەڵێ کوردستانی لێجیا ببێتەوە تورکیا ناچارە بێ بەرەو ڕووسەکان بڕوە کە ڕووسیای سۆڤێتی بڕوە کە تازە ینی وەکەڵێ ئیعلانی بڵین سیستمێکی نوێی شوێعی کردووە لەبەرەوە تەماشایەکەی کورد لێرا بێتە قوربانی ینی ویستەکانی خۆر ئاوا کە ینی نەخشەی ناوچەکەیان داڕشتوەتەوە بەڵێ مامۆستا ژیلوان ئەوەی کاکشوان هێمایی بۆ خۆشەری پاشای خەندان توانی کاریگەریش دروستکە لە کۆنگرەی ئاشتی 1990 لە پاریس بەشداری کرد کاریگەریەکەی ئەو بوو سێ بەندی 62 64 پەیمانی سیڤەر ئەندازەیەک مافی وەکۆڵێ لە چوارچەوە ئەگە کوردەکان دەنگدان بکری خۆیان ڕازی بن بە جیابوونەوە مافیان پێ برێوجا بەڵام ئەبین لە لۆزای 1924 لەو کاتانەدا ئەمە بەرژەوەندی نێودەوڵەتی و بەرژەوەندی ئیقلیمی کاریگەریە بێ و پاشە کشە بەمەکە یعنی بە بڕای ئێوە ئەم کاریگەری زۆر جابازە هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردی کراوە بە بڕای ئێوە کاریگەری ئیقلیمی و نێودەوڵەتی ئەکرێ بڵین هۆکاری پاشە کشەکردنیش بووە تەنانە لە خواستی حیزبە سیاسیەکانە لەو کاتانەدا کە خواستی دروستکردنی دەوڵەتی کوردی و تەرجەمەکردنی لەسەر کاغەزەوە بۆ ئەمری واقع لە ئەم هێزانە بخەمڵێت بڵێ دیارە هەروەک پێشتریش باسمان کرد لە ساڵی 1970 بەدواوە تەبعاً لە 1970 ڕووسەکانە کشێنەوە لە جەنگ ئەمە کاریگەری گەورەی کرد لەسەر دۆزی کورد لە ناوچەکانی کوردستان بەگشتی و لە باکوور و بەتایبەت لە باشووریشە چونکە ئەو ناوچانی کە پێشتر ڕووسەکان لێبوون ئینگلیزەکان و فەڕەنسەکان جێگیان گرتەوە وەکو مامۆستا ئەمەش بێتە ڕووسەکان سیستەمێکی شێوەیان
لە وڵاتی خۆیانە کرد بە ئایدۆلۆژیای سیستەمی حکومڕانی تازان لێنین و سەرکردەکانی بەرشەفی ئەو کاتە ئەمە ترسێکی لە ئینگلیزەکان دروست کرد کە لە داهاتوە دەسەڵاتی ڕووسەکان ببێتە مەترسی بۆ دەسەڵاتی ئینگلیزەکان و فەڕەنسیەکان لە ناوچەکەیەواتە ئەم هۆکارێکی سەرەکی بوو بەڕاستیکە وایە نەزانێت دەوڵەتی کوردی لەم ناوچەیە دروست ببێ ئەو کاتە ئەم دەوڵەتە بە بڕوای میسبێڵ و چەرچڵ و دووسێ کەسی لەو سیاسانی کە لەم ناوچەیە شتیان بەدەست بوو ئەوەد ئەم دەوڵەتە لادا بەلای ڕووسەکانەوە گەورەترین مەترسی لە داهاتوە بۆ بەرژەوەندەکانی بریتانیا لە منتیقا دروستەکە هۆکارێکی تری ئیقلیمی ئەتوانین بڵێن ئەوە بوو بیریان لەوە کردەوە کاتێک یۆنان هاتە ناوە لە تورکیا کاتێ لەولاوە عەرەبەکان شۆڕشی هەڵگیرسانە بوو ئینگلیس پێشتر وعدیەوەی پێدابن ئیمپراتۆری عەرەبی گەورەیان بۆ دروستکە ئەمانە بوروژێ یعنی پشەوی زیاتر دروست بێ هەر بە جەنگ کۆتایی نەیە بەڵکو وای لەوێ سبێنە ئینگلیزەکان بەخۆشی ئێستا ئەگەر بێ قوربانی بڕۆندەوە بە قوربانی گەورە بڕۆندەرەوە هۆکارێکی تر ئەو بکە کوردستان دابەشکرایان ئەوە شەکە لەو هۆکارانەی کە وای کرد لەسەر ئاستی پارتە سیاسەکانیش بکۆنە ژێر کاریگەری واقعی دابشکاری کوردستانەوە چونکە لە 900 و تۆ باسی کوردستانی ڕۆژهەڵات لە ناو جەنگ یەکەمی جیهاندا زۆر کەم باسەکرێ ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە 1930 یەکلایی بوو بۆ ئێران جا ئەحمەد شای قاجار کاتێک لە دوای جەنگە چێ بۆ کۆنگرەکانی دوای جەنگ لەوێ پێڵەن تۆ بەشداری جەنگ نەکردو بێلانی خۆڕانگە بۆ شنێ داوای دەستکەوتەکانی جەنگکەن بەس تەنها ئەوەیە کە کوردستانی ڕۆژهەڵاتیان بۆ ساخ کردەوە کوردستانی باشتر وەکو باسمان کرد شێخ مەحموودی لەبوو شێخ مەحموودی نەمەر لەگەڵ ئینگلیزەکانە پەیوەندی باش نەبوو جا لە واقعی کۆمەڵگەی کوردداریەوە سێرکەین دواکەوتوی کۆمەڵگەی کوردداری ناخۆ پەرتوبڵاوی خێڵەکان و هەروەها سیاسەتی ئینگلیزەکانی ژۆکو باسم کرد کە بۆی نێڵن شێخ مەحموود بێتە دەوڵەت چکو لە سەرتا کەهێنان بە ناوی زاراوی حکومدار زۆر جاڵم زاراوی حکومدار لە قاموسی سیاسیە پێناسەی نییە نازانی مەلیک خۆی ناو مەلیک شێخ مەحموود بەڵام لە ڕاستیە مەلیکێکی بێناوەرۆک بووە تەنها سلێمانی لەژێر دەستا بوو تەنها هەڵەبجەشی لەژێر دەستا نەبووە تەنها مەسەڵەن پشتێکی دەستا نەبووە هۆکارێکی تر ئەتوانین بڵین ئەوە بوو فەڕەنسیەکان لەگەڵ ئینگلیزەکان ڕێکەوتن کەوا دەوڵەتی ئیسرائیل دروستکەن دەوڵەتی ئیسرائیل چۆن دروستەکرێ ئەبێ لە تۆ کێشەیەکی تر لە منتیقا دروستکەی بۆی کە دەوڵەتانی تری لە منتیقاکە دروست بوون نەپەرژێنە سەر دەوڵەتی ئیسرائیل یعنی چۆن کاتێ پاکستان و هیندستان سەربەخۆیان کێشەی کشمیریان بۆ بەجێهێش کاتێ سوودان بەجێهێڵا کێشەی دارفۆری بە بەجێهێشرا کاتێ نازام کێشەی پەنەما و منشوریا و کوێ ویستە لەم منتیقەش کێشەیەک دروستکەن جا کێشەی کورد لێرە کە بخوان بە کێشەی کورد نایبن دروستیان کرد بۆی کە بتوان سیاستەکانی تری داهاتویان جێبەجێ کاتێک کرێ بڵێن مامۆستا ئەمە ڕەنگدانەوەی هەبوو لەناو ئەدەبیاتی سیاسی حیزب و بزوتنەوە ڕزگاری خوازەکانە کە تۆ نمونەی شێخ مەحموودیانە ئەمە کاریگەری نێگەتیڤی بەجێهێشە بەڵێ یەکێک لە کاریگەری هەر نێگەتیڤەکانی ئەو بەگەر پێشتر پارتە کوردیەکانی سەردەمی دوای شێخ مەحموود بەتابەت لە جەمعی کوردستانە باسکە هەتاکو و پارتی ئازادی خوازان و دواتر ژێکافوانە هەمیان دروشمی سربەخۆیان بەرز کردەوە بەڵام کاتێک کە بینیە واقع ڕێگە بەم دروشمە نەدا بێت ئەمری واقع کۆمەڵی تەعالی کوردستان لە ساڵی 1970 دروست دەبێ لە ساڵی 1920 تووشی گەورەترین ئینشیقاقە بێ لەو کاتەیە بۆ سێ عەبدولقادر و ئەوان سێ عەبدولقادر ئەیوت ئێمە بارەناو دەوڵەتی عوسمانی دەوڵەتی تورکیایە هەوڵ بین مافێکی خۆ بەڕێوەبەری مافێک ڕۆشنبیر ماهەیە بەڵام ئەمین عالی بەدەخانەوە گوت نەکەمە داوای دەوڵەتی کوردی بکەین ئەم کێشەیەش لە ئەنجامی ئەو واقع ئەو بکات ئاراوە بڕای ئێوە یعنی ئەمە لاوازی بۆ خۆی حرەکەی سیاسی کوردیش نەبوو کە بەم کاریگەریە بارگاوی بوو دیارە تەمان لە لاوازیەوە بووە بەڵام ئەگەر واقعیان سێریکەین ئەوانش ناچار بوون لەگەڵ واقعە تەعاملکەن چکۆ بەشی ڕۆژهەڵات زیابێتەوە بەشی باکوور چوەژێر دەستی کەمەلات ئاتاتورک و بزوتنەوەی کەمالیەکان کە پێشتر وعدیەوەی داوە بە سەرکردەکانی کورد و بە خێڵەکان ئەگەر شۆڕشی کەمالی سەرکەوێ ئۆتۆنیمیتان ئەدرێتێت ئەو دەوڵەتێک ئێماتانێنە زۆر لە دەوڵەتەکەی ئینگلیز باشترە بێ و هەروەها یەکێک لە هۆکارەکانی تر تۆ باسی پەیمانی سیڤەرت کرد پەیمانی سیڤەر لە ڕاستیە لەگەڵ دەسەڵاتی ئەستەمبوڵا بەسرا لەگەڵ ساڵی خەلیفە کە تەنها لە ئەستەمبوڵا مابوو ئەو کاتێک کە پەیمانی سیڤەر بەسرا بزوتنەوەی کەمالی زۆر بەرەو پێشەوە چوو بوو زۆر وڵاتانی ئەوروپا کاریگەریان هەبوو لە ناو پەیمانەکە وڵاتانی هاوپەیمانیش زۆر ینی ئەوە نەبوو مستر بن لەسەر جێبەجێکردنی چونکە لەبەر ئینگلیزەکان پەشیمان بوونەوە زانای کە بزوتنەوەی کەمالی بەهێز بووە دواتر رووسی تیا نەبوو مەسەڵەن ئیتالیا تیا زۆر دەسەڵاتی نەبوو مەسەڵەن ئەڵمانی تیا زۆر دەسەڵاتی نەبوو مەسەڵەن چیکۆسلۆڤاکیا تیا زۆر دەسەڵاتی نەبوو یۆنانی تیا بوو خۆی لەو تورکیا بوو بزوتنەوەی کەمالی پەیمانەکە بە بێهێزی لەدایک هەر بێهێزی لەدایک بوو بەڵێ کاک شوان ئەبینین ئەوەی کە مامۆساش باسی کردبوون پارتی هیوا و کۆمەڵی ژێکاف و پارتی دیموکراتی کوردستان کە لە ناوەڕاستی
بۆ نەچلەکانە دروستە بێ خەونی دروستکردنی دەوڵەت لە ناو ئەدەبیاتی سیاسیانە ئەبێ بە خود مختاری و ئۆتۆنۆمی و لامەرکەزیەت و ئەمە بۆ خۆی بە چ کاریگەریەک بۆ ئەم حیزبە سیاسیانە ئەمانیان گۆڕی ئایا هەر ئەوەیە کە بتوانین لە دوای جەنگی یەکەمی جیهانی و ڕوخانی دەوڵەتی عوسمانی و ئاماژەی پێ بکەین کە کاریگەری وڵاتانی زلهێز بۆ ئەمەی دابەزە لە ناو خۆی ئەدەبیاتی سیاسی ئەم هێزانە یاخود بۆ خۆیان ئەم شیعارەیان بە جۆرێ لە جۆرەکان گۆڕانکاری بەسەرایەنە بەپی ئەمری واقعی ناوچەکە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو کاکشوان بەر لە ناوبڕەکە باسی ئەو گۆڕانکاریەم کردکە لە گوتاری ئەدەبیاتی سیاسی حیزبەکانە بە تایبەتی لە سەرەتای چلەکان و بۆ ناوەڕاست و دواتریش گۆڕا بۆ ئۆتۆنۆمی و لامەرکەزیەت و خود مختاری و پێکەوە ژیان و ئەمانە یعنی ئەم گۆڕانکاریە بۆ لە پای چی هاتەکایەوە ئەو گۆڕانکاریە هۆکارەکانی ئەوەش کە یعنی ئەو بزوتنەوە و کەسایەتی و حیزبانەش کە وەکەڵێ مامۆستا ئاماژەی پێدا یعنی هەر هەموویان ئێمە کە ئێستا دێن دیراسەیەکەین و ئەخوێنین ینی وەکەڵێ بەکارنامەیانە پێداچوونەوەکەین بۆمان دەرەکەوێ یعنی بەڕاستی سیاست مەدارانی کورد لەو کاتە و هەتاکو ئێستاشی لەگەڵ بێ خوێندنەوەکانیان خوێندنەوەی عیلمی نین خوێندنەوەی زانستیانە نین بۆ هەموو قۆناغێک بۆ هەم ئەتوانین بە گشتی بڵین بۆ هەموو قۆناغێک یعنی وەکەڵێ دیاردەیەکی بەرچاوە کە سیاست مەدارانی کورد خوێندنەوەیان بۆ پێشهاتە نێودەوڵەتیەکان و بۆ ڕووداوەکان خوێندنەوەیەکی بێهێزە و دەنان ناکرێ ینی لە هەموو قۆناغێکە ئێمە وەکەڵێ هەر شکست بخۆین ناکرێ ینی وەکەڵێ جارێ دوو جار سێ جار دەجار کەواتە بێ خەلەلەکە لای خۆمانەوە یعنی بێگومانە بگەڕێینەوە بۆ خەلەلەکانی لای خۆمان ینی بەڕاستی لە دوای جەنگی جیهانی یەکەم هەر ئەو نمونەیە کە مامۆستا ئاماژەی پێدا شێخ عەبدولقادر مەسەڵەن ڕەیەکی هەبووە ئەمین عالی بەدرخان و بنەماڵەی بەدرخانیەکان ڕەیەکی تریان هەبووە ینی لەبارەی ینی وەکەڵێ مافی چارەنووسی کوردەوە زیاتر وەکەڵێ شێخ عەبدولقادر ینی بەو شێوەیە تێگەیشتووە کە ئەکرێ لە چوارچێوەی دەوڵەتی نوێی تورکیایە ینی وەکەڵێ جۆرێک لە پێکەوە ژیان وەکەڵێ دابین بکرێ بەڵام بەدرخانیەکان ینی ئەومان لەبیر نەچێ ئەوە دووریش نییە لەوەی کە ئەوان پەیوەندیان لەگەڵ ئینگلیزەکان و فەڕەنسیەکانە هەبووە ینی پەیوەندیان بەهێز بووە لە وەکەوەی کە لە بەڵگەنامەکانە دەرەکەوێت پەیوەندیان لەگەڵیانە هەبووە و دیارە ئەوان تەسیری کاریگەریان لەسەریان هەبووە کە زیاتر بەو لایە بشکێنەوە کە دایان بڕن لە دەوڵەتی عوسمانی و دایان بڕن لە تورکیای نوێ لەبەرەوەی یعنی سەیرەکەی خوێندنەوەی ئەوان ئەوە بووە کە ئێمە ئەگەر بەلای ئینگلیز و ینی وەکەڵێ فەڕەنسیەکانە بشکێنەوە لەوانەیە کورد وەکو عەرەبەکان ببێتە خاوەنی کیانی خۆی بەڵام ئەمەش یعنی ئەمە خوێندنەوەیەکی وەکەڵێ زۆر نازانستی بووە بۆ چونکە ئەوان ینی وەکەڵێ دەرکی ئەویان نەکردووە کە ئینگلیزەکان و فەڕەنسیەکان لەسەر ئەساسی بەرژەوەندی سەرمایەدارانەی خۆیان هاتوون ئەم ناوچەیان دابەش کردووە نەک لەسەر ئەساسی وەکەڵێ مەسەلەیەکی ئەخلاقی تاکو ئەویش کە کورد وەکو نەتەوەیەک لە ڕووی ئەخلاقیەوە و لە ڕووی ئینسانیەوە مافی خۆیەتی خاوەنی کیانی خۆی ئەکرێ بڵێن کاکشوان ئەمیش هەر بە دافع و بە کاریگەری و پەرچەکردداری ئەوان یعنی ئەم گوتارەوە ئەم دروشمە و خیتابە لەناو ئەدەبیاتی حیزبە سیاسیەکان ئاگۆڕێ بۆ ئۆتۆنۆمی و بۆ لامەرکەزیەت و بۆ ئەوەی کە ئەڵێ لە چوارچەوەی وڵاتە بۆ خۆی مافی چاری خۆنووسین بۆ کوردەکان دەزی شەنگ ئەمەش بۆ خۆی یعنی بەو کاریگەریەیە کە ئێوە باسیەکەن بە تایبەتی وڵاتانی زلێس تەنانەت یانیەوەی کە مامۆستا ژامەژەی پێدا کە شێخ مەحموود ینی وەکەڵێ لەو ئیدارە بچووکەی کە هەی بووە لە سلێمانیا وەکو ناوێن ناوە حکومدار ینی هەندێ وەکەڵێ ڕۆشنبیر هەبوون ینی لەو سەردەما
زیاتر بەلای ئینگلیزاشکانویانەتەوە و تویانە ینی وەکەڵێ بڕوایان بەوە نەبووە ینی لەگەڵ شێخ مەحمووا بن و دژی وەکەڵێ کیانەکەی شێخ مەحموود بوون لەبەرەوە ئێمە ئەومان لەبیر نەچێ ینی وەکە وەکەڵێ ئەم کێشەی گوتارە ئەم کێشەی نەبوونی یە گوتاریە ئێمە بە درێژایی مێژوو ناڵاندومانە بەدەستیەوە هەر ئێستا نەبووە ینی پێشتری ژەروا بووە. بەڵێ مامۆستا ژیروان ئێوە توێژینەوەتان کردووە لەسەر خواست و خواستی سربەخۆی لای کورۆباسی ئەوەتان کردووە کە لە توێژینەوەکەتانە لە ئەم خیتابە ئەو گۆڕێ بۆ ئەم جۆرێ لە حکومی ذاتی و ئەوە ینی هۆکاری ئەمە چی ئەم گۆڕانکاری ئایا ئەمەش هەر وەکو پێشتر کاکشوانی وەڵامیەوە هەر بە کاریگەریە دەرەکیەکان بوو یاخودەوە ڕۆئیا و نەخوێنەوەیکی واقعی سیاسی زانستی حیزبە سیاسیەکان بۆ نەیانتوانیوە ئەمە بکەنە خەونێکی گەورەی خۆیان وە بیکەنە استراتیژێتێکی کاریگەر بۆ ئایندە تاوکو بتوان بگەنەوە ئامانجا هەردووکیانە ینی هەم کاریگەری دەرەکی سیاسەتی ئینگلیز و ڕوس و فەڕەنسیەکان چووکە سەرکردایەتی کورد بە درێژایی ئەو قۆناغی باسمان کرد هەر لە سەردەمی عەبدوڕەزاق بەدرخانەوە سمکۆشکاک شێخ مەحموود زۆریان هەوڵدا پەیوەندیگەن بە ڕووسەکانەوە بە ئەمریکەکانەوە بە ئینگلیزەکانەوە هاوکاریان کە دەوڵەتێکی کوردی دروستکەن کە سەربەخۆی بدەن بە کورد لە پاڵ عەرەب و فارس و تورک و ئەوانەیە ئەوە جوابیان نەدرایەوە. دواتریش وەکو باسمان کرد دابەشکردنی کوردستان کە بەرەنجامەکە یان دەرەنجامی ڕێکەوتنی سایکس بیکۆی 1916 بوو یان لە کۆتایەکانی مانگی 5 ساڵی 1916 ئیتر ڕێکەوتنەکە مۆرەکە و دواتر لە 1970 ئاشکراکرێ کە مەسەرەن کوێبەر رووسیا بکەوە کوێبەر دەوڵەتی ئینگلیز و کوێ فەڕەنسیەکان ئەمەش هۆکارێکی بوو چونکە لە ساڵی 1920 دەوڵەتی عێراق دروست دەکرێت ئینگلیزەکان بە هەموو شێوە هەوڵەدەن ئەم بەشەی کوردستانی باشوور کە شێخ مەحموودی لێ بیرکەن بە عێراقی عەرەبیەوە چونکە مەلیک فەیسەڵ هات کە هاتە عێراقەوە وتی ناوچەکانی ویلایەتی بەغا و بەسڕا بەبێ کوردستان وەکو لاشەیەکی بێسەر وایە ئەبێ زۆر داوای ئەو ناوچەیە کرد ینی زۆر بۆ یاشی بینین کە ڕاپرسێک یەکەم جار لەم ناوچانەوە دەست پێەکەن هەرچەنە سلێمانیوانە دەنگ بۆ بایکۆتەکەن بەڵام لێرە دەست پێەکان جاچە بۆ ناوچەکانی باشوور ناوچەکانی باکووری کوردستانیش لە 1920 ئەو ئینشقاقی کە لە ناوی کۆمەڵی تەعالی کوردستانە کە ئەو کاتە نخبەی ڕۆشنبیری کورد و یعنی ئەڵێ دەمڕاستی کورد بوون ئەو ئینشقاقە کاتێک کەوان بە خۆیان زانی وانە وا تورکیای کەمالی بەهێز بوو زۆربەی زۆری ناوچەکانی گرتەوە یۆنانەکانی دەرکرد ئەنقەرەی کرد بە پایتەخت وەگەڵی هەڵبژاردنی پەرلەمانی کرد و خۆی زۆری کورسەکان دەزانەوە خەلیفەی دواتر دەست بەسەر کرد و ناردی بۆ ڕۆدس و ناردی لەوێتر دوای مرد ئەمەش هۆکارێکی تری ئەو ناوچانی ڕۆژئاوای کوردستانیش کە پێشتر فەڕەنسیەکان بەڕێکەوتن لەگەڵ کەمالەکانە لیانسەنن هەی واقعی دابشکاری کوردستان وای کرد ئەو هۆکارە ناوخۆیەکان گرنگە مامۆستا هۆکارە بەسەر هۆکار ناوخۆیەکان تۆ کە سێرێکی سەرکردەکانی کورد مەسەنە سەیری ژێکا بکات لە یەکەم بەرنامەی خۆیان وەکو بەڵگەنامە مێژوویەکان ئەڵێن داوای سەربەخۆی کوردی کرد ئەو بژی کوردستان و بژی کورد و کوردستان و بژی سەرۆک و ئاهانە بەڵام کاتێک کە پارتی دیموکراتی کوردستانی ئێران دروست دەبێ لە دەرەنجامی هاتوچۆکانی قازی محەممەد بۆ لای سۆڤێتەکان ئەڵێ ترگات ئەو قەناعەتی کە ئیمکان نییە تۆ بتوانین دەوڵەتێکی کوردی سەربەخۆ لە هەر چوار پارچەی کوردستانە بە وەزعێتە دەولی و بە وەزعێتە ناوخۆیان دروستکەی یعنی ئەوەش قەناعەتێکە تۆ گەیشت ئەزانێت کەمە واقع ئەمری واقعی ژوا بووە بۆیە لە ناو پێڕەو پروگرامی ئەو کاتی قازی محەممەد لە چاو پێکەوتنەکانی خۆی ئەڵێ ئێمە نەهاتوین جیاخوازی بکەین ئێمە هاتوین تەنها داوای مافی خۆمانەکەی ئەجا سەریکە لە ناو ئێرەشە حیزبی هیوە کە لە سلێمانی دامەزرێ لە ناوچەکانی کوردستان و کەرکووک و سلێمانە دامەزرەوە لە قوی ئەکاتەوە بێت بە گەورەترین پارتی کوردی ئەو کاتە ئەوش دواتر تووشی ئینشقاقە بێ لە ئەنجامی ئەو بنمەنەی فکری کە لە نێوان کۆمۆنیستەکان یان نەتەوەیەکان هەبێ دواتر هەر ناو جوڵانەکانی ئەو کاتەیە مەسەرەن جوڵانەوەی بارزانەکان هەبووە دواتر لەو لاوە جوڵانەوەی مەسەرەن دەرسیم هەبووە لە باکوور پێشتر جوڵانەوەی ئاگری هەبووە ئەم جوڵانەوە سێرەکەی هەموو لۆکاڵین ئەو یەکێ لە هۆکارە ناوخۆیەکان باسیکەی ئەم لۆکاڵی بوونی ئەم جوڵانەوانش کە پەیوەندیان بە یەکترەوە نەبووە هیچێک لە هۆکارنی کە قسەکردەکانی گەراندا ئەو قەناعەتی تو ناتوانانی لە باشووری کوردستانەوە بێ هیچ وەسایلێ بتوانانی پەیوەندیکی بە ئاگریەوە بتوان یەکی خەیت و بە یەکەوە هێرش بکەی سەر ناوچەکان و مەعاقیل ئاسکارەکانی دوژمن هۆکارێکی تر وەکو مامۆستاش ئاماژە پێ کرد نەبوونی سەرکردەیەکی کاریزمی نەبوونی سەرکردای کاریزمی زۆر یعنی یەکێکە لەو زیاننی کە زووتەوەی زاری خوازی کورد کردی بە درێژایی قۆناغەکانی مێژوو ئێمە سەرکردەی وەکو غاندی و وەکو جۆرج واشنتۆن و وەکو ماندێلامان نەبووە بتوانێت
هەموو تاکەکانی کورد هەموو بیر و باوەڕجازەکانی کورد وەکو کەسێکی پیرۆز سەیریکەن هەمیان گوێی لێ بگرن گوێڕایاڵی بن مەسەلەن زۆر جارێ قازی محەممەد سەرکردەیەکی زۆر مەسەلەن زیرەک بووە بەتوانە بۆ هەش زمانی زانی و توانیوەتی لەو سەردەما کۆمارێک دروستکە قەناعەتی بەڕووسەکان کرۆی یارمەتی بن بەڵام لەگەڵەوەشە نەبووتە جێی خواستی هەموو خەڵک قسەکە تاواکەم چونکە زۆربەی زۆری ئەبینین بنەماڵە کوردەکان و خێڵەکانی ئەو کاتە بەشێکان دژی بوون لەگەڵ ئێرانە ڕێکەوەن یان مەسەلەن دواتر کاتێککە شۆڕشی ئەیلولی هەڵگرسێ کۆمەڵێ خێڵ و بنەما دژێتی لەگەڵ دەوڵەتی عێراقن و دژی شۆڕشی ئەیلول مەسەلەن پلانەجێڕن یا دواتر لە شۆڕشی نوێ کۆمەڵێ مەسەلەن جاش دروست ئەمانای چی ئەمانای وایە سەرکردەیەکی سیاسی کاریزمی دروست نەبووە هەروەها نەخوێنەوەی واقعەکەش بە شێوەیەکی عیلمیانە کە ئێمە تیۆرزانمان نەبووە مامەسارە هێشە لە گرفتەکان ئەو لە ناو بزوتنە ڕزگاری خوازی کورد لەناو حیزبەکانە کەسی ڕۆشنبیر و کەسی مساقفوانە نهێناتە پێشەوە کاکە تۆ خوێندنەوەی بۆ ئەم واقعە بکە ئێمە چ دروستمێ لە ناو پرۆگرامی خۆمانە کە واقع بێنەدی چۆن بتوانین لەگەڵ دژمنە معاملە بکەین چۆن بتوانین پەیوەندی بەستین زۆر جار تاکەکان بەتەنیا پەیوەندیان بەستۆ سەرۆ خێڵەکان پەیوەندیان بەستۆ حیزبەکە پەیوەندی نەبەستۆ زۆر باشە کەواتە کاک شۆمە پێی ئەو بۆچوونانەی مامۆستا ژیلوان بێ کورد خاوەنی فکرێکی سیاسی سربەخۆی خۆماڵی کوردی نەبووە بۆیە نەتوانراوە خەونی دروستکردنی دەوڵەت بە تەواوی لە هۆشی تاکی سیاسی کوردەوە با بڵین لە ئەدەبیاتی سیاسی و پەیڕەوی سیاسی حیزبە سیاسیەکانی کوردستانە بە تەواوی ڕنگ بداتەوە بێگومان یعنی وەکو پێشتریش ئاماژەم پێدا خوێندنەوە ئەوەی کە مامۆستاش ئاماژەی پێدا تیۆریسیەن زۆر ڕۆڵی کاریگەر ئەبینێ لە هەموو بزوتنەوە ڕزگاری خوازیەکانە بۆ چونکە تیۆریسیەن ڕاستە تیۆرێک دانێ بۆ بەسەرەن بۆ نمونە بۆ سربەخۆیی ئەم تیۆرە کە کەوتە بەردەستی وەکەڵێ شارەزایان کەم و زیادی تیاکەن و دەوڵەمەندی ئەەکەن و وەکەڵێ حەزف و ئیزافەیە بۆ دروستەکەن هەتا ئەبێتە وەکەڵێ بەرنمەیەکی نەتەوەیی و بەرنمەیەکی نیشتیمانی بەداخەوە ئێمە وەکە ئەڵێ ئێمە نابینین کە ئێستا ئێمە سەیری شۆڕشی ئەیلوولەکەین یا سەیری شۆڕشی نوێ ئەەکەین یا سەیری شۆڕشەکانی ترەکەین یعنی سیر ئەەکەی قۆناغەکان وەکو ڕەشەبایەک جاری وا لە شەرقەوە هاتووە جاری وا هەبووە لە غەربەوە هاتووە وەک چۆن یعنی وەکەڵە پووشێک یا گەڵایەک بە شەماڵ ئەم سەر و ئەو سەرەکە سیرەکەی ئەم شۆڕشانەی کوردووە ئەم حیزبانەی کوردووە ئەم سیاست مەدارانەی کوردی بەو شێوەیە هێناوە بردووە سیرەکەی یعنی هۆکارەکە چی هۆکارەکە ئەوەیە ستراتیژێکی نەتەوەیی نەبووە خوێندنەوەیەکی نەتەوەیی نەبووە خوێندنەوەیەکی نەک نەتەوەیی نیشتیمانی نەبووە کە بەرچاو ڕۆشن بێ لەم قۆناغا ئەوەکەین وە لە قۆناغی داهاتوە ئەوەکەین و ئەمە ببێتە نەخشە ڕێگا بۆچی بۆ پێشخستنی شۆڕشەکە بۆ ئەمە لە سایکۆلۆژی تاکی کورد و حرەکەی سیاسی کووردە هەمیشە کاک شوان ڕنگدانەوەیە ئەمەی ئێوەڵێن بۆ هەموو قۆناغەکان ڕاستە یعنی بۆچی ئەبێ ئەمە لە قەدەری ئێماوا بێت لێبیعنی وەکو تۆڵی بە ڕەشەبایە بە شنەبایەک ئێمە بین شۆڕشەکانمان کاریگەری بەملاو بەولا لەژێر ئەو کاریگەری و کارکردان نابێ ڕاپەڕینەکان وابێ استراتیژێکی قوڵی فکری نەتەوەیی سربەخۆی خۆماڵیمان نەبێ هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکە هۆکارێکی ناوخۆیی هەیە کە بەداخەوە ینی وەکەڵێ ئەم حیزبانەی ئێمە هەروکو حیزبەکانی چواردەوری خۆمان وان طبعا لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ بەڵێ هەروەکو حیزبەکانی چواردەوری خۆمان وان مەسەن بۆ نمونە حیزبێکی عەرەبی چۆنە حیزبێکی بڵین سووری چۆنە حیزبێکی نازانم عێراقی چۆنە حیزبێکی شیعی سونی ئەمانە سیرەکەی ئەم حیزبە کوردیانە ئێمەش هەر بەو شێوەیەن بەڕاستی شێوازی حیزبایەتی شەرقی یا شێوازی حیزبە کۆمۆنیستیەکانیان وەرگرتووە زیاتر یعنی حیزبەکانی ئێمە وەکو حیزبە غەربیەکان نین کە لەسەر ئەساسی بەرنامە و نەخشە ڕێگا و تیۆری زانستی وەکەڵێ کار بکەن ئەم حیزبانە ئێمە لەسەر ئەساسی ئەوە کاریان کردووە کە هاتوون قودسیەتیان داوە بە بنەماڵەکان بە کەسەکان بە عەشیرەتەکان بە نازانم کۆمەڵێک ینی وەکەڵێ شتیان وەکەڵێ ئەگەر دروست بێ بڵین
کۆمەڵێ بتیان دروست کردووە لە جیاتی ئەوەی کە نەخشە ڕێگا دروستکەن تیۆری سیاسی ئامادە بکەن. بەڵێ مامۆستا ژیلوان ئێوە وەک توێژەرە پێتان وایە زۆرجار قسەیەکە یەکرێ ئەو تریاڵێ ئەوەندەی خەونی سربەخۆیی یا باسکردنە دەوڵەتی کوردی پەرچەکردار بۆ کردانەوە تا چەند ئەم قسەیە واقعەتی تایە. ئەوە زۆر ڕاستە لەبەرەوەی مێساش کە هەیەوانە ئەتوانین بیبەستینەوە بە کۆنەوە چونکە پێشتریش ئەو حیزبە سیاسانی کە دروست بوون لەنە ئەو واقع کۆمەڵایەتی دواکەوتوی کووردا دروست بوون بەتابەت لە واقعەکە دروست بوون کە ململانی نێوان تیرەکان هەبووە نێوان بنەماڵەکان هەبووە ملمانەی کەسی و بەرژەوەندی تایبەتی نێوان خێڵ و عشیرەتەکان هەبوو ئەمە وای کردووە حیزبە سیاسەکانیش بە شێوەیەکی ناسروشتی لەدای ببن یعنی ئەوە نیە حیزبێکی سیاسی لە ئەنجامی پێگەیشتنی کۆمەڵایەتیانەی و ڕۆشنبیریانەی ناو کۆمەلگا و ناو مجتەمع چۆن لە ئەوروپا دروستە بێ یعنی زمینەکە ساز بێ لەپەر مەسەلا حیزبێکی سیاسی دروست بە شۆڕشەی کردو شۆڕشەکەی بۆ کردو مەسەلا مفاوەزاتێ لەگەڵ تورک و عەرەب و فارس و ئەوانە بکە کە دواتر مفاوەزاتی کرد وردو داخوازەکانی خۆی ژێر ئەجەندەکانی ئەوانەوە یا زۆر جار مەسەلا هەر لە ڕق یەکتر ڕقوچینەی شخصی و کۆمەڵایەتی و وەگەڵێ هۆزایەتیوانە زۆر جار بۆتە مایەوەی کە ئینشیقاق لەناو حیزبەکان دروست بێ یعنی یەکێک لە نەخۆشیە کوشندەکانی ناو بزوتنەوە ڕزگاری خوازی کورد یعنی بڕوانەکەم لەتەوە هەیە بەقەت مێژووی کورد لەم سەدای ئینشیقاقی کرد بێ یعنی لەناو حیزبەکانە مەبەستمەوەیە مەسەلا حیزب هەیە 16 جار ئینشیقاقی کردووە لە شوێنێک ترە باسم کردووە حیزب هەیە 10 جار ئینشیقاقی کردووە لەناو مثلا لەسەر پەیڕە و پرۆگرام و فکر و ئەجێندا و ئایدۆلۆژی نەبووە ڕقی شخصی بۆ بەریەکەوتن و مەسەن کابرا لەسەرەوەی کەوا فڵان عشیرە دوژمنی ئەمە لەگەڵ ئەو باڵایە ئەمیش لە ڕقی ئەو ئینشیقاقی کردووە جاییچێ لە ئینەکان خیانەتە یعنی خیانەتی نەتەوەی بەڕاستی بە درێژایی قۆناغە مێژوەکان لەناو شۆڕشەکانە لەناو حیزبەکانە لەناو بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان یەکێک بە لەو بەڵاو دەردەکوشندانەی کە جاری وایە خواست و ویست و داوا و استراتیژی حیزبەکانی بەلاڕای بردووە خیانەت بۆتە مای شەڕی ناوخۆ بۆتە مای نەکبەتی زۆرجار بۆتە مای ئەوەی کە بەشێ پاڵەتە دوژمن حساب بۆ نەتەوە نەکە حساب بۆ بەرژەوەندی مەسەن سێریکە هەر لە سەدەمی شۆڕشی نوێ ئەڵەنەوەی جاشە بۆەوە پێشمەرگی پاک نەبوو مەسەن ئەوەنە مەسەن خەڵک پاکداتە پاڵ حکومەت لە پێناوی دەوڵەتەکوێ ئەمانە دروستەکە دەوڵەتشی ئەوانە دروستە بێ جا بەدەر لەوەش حیزبە سیاسەکانی ئێمە زۆرجار ئەو کەسانی کە دروستیان کردووە ئەو کەسانی کە ڕابەرەتیان کردووە اینجا هۆکاری مەسەرەن نەخوێنەوەی واقعیانەی کۆمەڵگەی کوردی بوو بێ یان نەخوێنەوەی ئایدۆلۆژیای مەسەرەن ئەو ئایدۆلۆژیای هەبێت کە لە تای کوردی مەسەرەن کابرا هاتووە دژایەتی ئایدۆلۆژیای باوی ناو کۆمەڵگەی کردووە یاجارە بەعکسی شەپۆلەوە بڕۆی تو ماوەسەوەک توێژەرگای کۆڕایی و پشگیری بۆ دروستکردنی سربەخۆیی و ئیشکردن بۆ سربەخۆی کوردستان لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان ئەگەر دوێنێک خوێندنەوە بۆ دوێنێ بکەین و بیبەسینەوە بەمڕۆیانی مە چۆن ئەمە دروستەکرێ ئەم هەموو ڕەخنە و نەقدەی ئێوە ئیکەن وەکو توێژار وەکو نووسەر وەکو ئەوەی کە لەو بوارە پسوەڕیتانێ و ئیشی تیاکەن یعنی ئەمە بەچی کۆتایی پێ ئەم کۆڕایە چۆن دروستەکرێ هەموو بڵێن ئۆخەی ئەوە بە هەمومانی یەک بووین و ئەتوانی سربەخۆی بۆ کوردستان بەدیبین ئەو میکانیزم و کەرەستانە کامانان کە بەردەستە من و بتوانرێت یعنی خەونی دروستکردنی دەوڵەتیان پێت بهێن یەکەم شت ئەوەیە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەم قۆناغە یەکەم یەکگرتووی ڕێخستنی ناوماڵی کورد دانیشتنی هەموو سەرکردە سیاسەکان لە دەوری یەک مێز لە دەوری مێزێکی خڕ تاوە لە مستەدیرەی پێڵەن لە عەرەبی هەمویان لەسەر یەکە جادیا کۆبن مەسەن کۆنگرێکی نەتەوەی بکرێ کە لە بەرنامە و پەیڕە و پرۆگرامی هەموو پارتە سیاسەکان لە کوردستانە کە ئەچێتە بەردەستی تاکان مەسەن لە هەموو پەیڕە مەسەن ئەوە هەبێ کە ئێمە ئامانجی ئەمانە دەوڵەت دروست ناکرێ دروست ئەمانە کۆسپی گەورەیە چونکە تۆ ناوماڵەکەت ڕێک نەبێ ئەجەندایەکی هاوبەشی نەتەوەی ڕاست دروستت نەبێ تۆ ناتوانێت سبێنێ ئەگەر دەوڵەتیش دروستکەی لاج بڵن بەفەوتە فاشیلترین دەوڵەت لە مێژووی نەتەوایەتی کوردی مەسەڵ لە مێژووی نەتەوایەتی جیهانیە چونکە من یەک نمونە بۆ بێنما مەسارە بەرنامەکەم تەواو یەک نمونەی زۆر بچووک وەخت خۆی لە باشووری سوودان جۆبا لە ساڵی 2011 تەمەنەوە پێشش باسی شەڕ ناوخۆیەکان ناکەین لە ساڵی 72 تا 83 بەردەوام بوو دواتر ئەو شەڕ و ئانە دەوڵەتیان دروست کرد ڕاپرسیان کرد و لە 90 ئەوەی هێنا و کردمە دەوڵەت بەڵاموتیان ئەم کێشانی کە ئێستا هەیە دوای حەلیەکەین ئەو یەک نەگرتووی و مەسرەی نەوت و نازام تاڵانی و گەندەڵی تەبعاً دواتر ئەو کێشانە هەمووی گوازرایەوە بۆنەوە دەوڵەتەکە ئێستا ئەو هەموو شەڕ و فەرتەنین دوو بنەماڵە و سەرۆگۆزیران و جێگرەکە هەیە لە باشووری سوودان ئەنجامی ئەوەیە پێشتر نەهاتن واقعەکە چارەسەر کرد ئەنجا بیگوازنەوە بۆ دەوڵەت ئەمان هاتن بەو هەموو کەم و کورتیەوە دەوڵەتیان دروست کرد ئەوە نەتیجەکەی کە ئێستا بەردەوام چەندە 10,000 کەس لەو بینە
لەو چەند ساڵی تا 2011 تا ئێستا کوژراوە ێ باشە کار شەڕی ناوخۆ بێ جا ئێستا بیکەن کاری دەوڵەت بیکەن چه فەرقی هەیە بەڵێ سپاس ماوەستا کاکشوان من ماوەی بەرنامەکەم تەواوێ بەڵام ئەمەوە بپرسم لە بەڕێز کۆڕایی و یەکدەنگی چۆن دروستەکرێ بۆ سربەخۆبوونی کوردستان ئەگەر ئێمە واقعی دوێنێ ئەوەی کە لە ناو مێژووی حرەکەی سیاسی کوردیایە بخوێنینەوە و ئێستا بین وەکو پەندی لێوەربگرین و ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی یەکدەنگیە کە بێ لەسەرەوەی کە سربەخۆیی بۆ کوردستان ئیشی بۆ بکرێت و وەدی بهێنێت و ئێمە ژۆک ئەو گەلانی تر بین بە خاوەنی دەوڵەت بە تایبەتی لە نێوان حیزبە سیاسیەکانە کە ئێمە قسە لەسەر ڕنگدانەوەی خەونی دەوڵەت و سربەخۆیەکە لە ناو ئەدەبیات و پەیڕەوی سیاسی حیزبە کوردستانیەکانە بەگشتی یعنی ئێستا ئێمە لە باسی هەرێمی کوردستانەکەین لە هەرێمی کوردستانە کۆڕاییم ینی یەکدەنگی و وەکەڵە یەکڕەنگیمان پێویستە بۆ ئەو ینی پرسە نیشتیمانیە گەورەیە ئەویش ینی وەکە ئەڵێ بە گەڕخستنەوەی ئەو پەرلەمانە بێ بە کاراکردنەوەی حکوومەتە بێ بە شەفافیەتە بێ بە دامەزراندنەوەی سەر لە نوێی دامەزراوە نیشتیمانیەکانە بێ ئێمەوە بەداخەوە ئێمان بە ئەوە 24 سەدەیە کە ئێمە نەمانتوانیوە دامەزراوەی نیشتیمانی دروستکەین بەڕاستی ینی نەمانتوانیوە هیچ دامەزراوەیەکی کوردستان دامەزراوەی نیشتیمانی نین دامەزراوەی ینی دامەزراوەی دەوڵەتداری نین دامەزراوەی حیزبین ینی هەتاکو ئێستا لەبەرەوە ینی ئێمە ئەوە زۆر گرنگە دووەمیش ئێمە بەڕاستی لە ماوەی 26 ساڵی ڕابردووە هەندێک شت هەیە نەمان کردووە ینی وەکەڵێ نەمانتوانیوە کەیسە زۆر گرنگەکانمان بکەینە کەیسی جیهانی بۆ نمونە هەڵەبجە کە بەڕاستی لە شەرق و غەربی دنیا اعتراف بە قڕکردنی خەڵکی هەڵەبجەکان و خەڵکی کوردەکان لە کارەساتێکی ینی جینۆسایدا بەس ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە هەتا ئێستا نەیتوانیوە ئەم کەیسە بباتە پەرلەمانی ئەوروپا نەیتوانیوە بێباتە دادگای لاهای نەیتوانیوە تەنانەت نەیتوانیوە دوای 2003 کە لە دادگای تاوانەکان لە بەغاب کە بە جینۆساید ناسێنراوە نەیتوانیوە ئەمە بەرێتە نەتەوە یەکگرتووەکان کاریگەریە بوو بۆ سربەخۆیەکەمان زۆر کاریگەری هەیە کە تۆ ئەڵێ من ئەمە کە تۆ ناڵێت کە لە نەتەوە یەکگرتوەکان کە ئەڵێن ئەمە جینۆسایدە ڕاستە یاعتراف پێەکەن جینۆسایدە هەر بەو یاعترافە ئەبێ حکوومەتی بەغا خەسارەتەکان بدا هەر بەو یاعترافە نێودەوڵەتیە توانی کاکە من ناتوانم لەگەڵ حکوومەتێکی وا بژیم ناتوانم لەگەڵ ئێستا چی بکرێت باشە بۆی کە ئێمە ئەو هەڵانی لە ڕابردووە ڕویانداوە ئێستا ڕوونەدەن و بگەین بەو سربەخۆیە جگە لە کاراکردنەوەی پەرلەمان و دەستگا شەرعیەکانی چی بکرێنە نێوان حیزبە سیاسیەکانە ینی من پێم وایە ئێمە پێش ئەوەی کە ئەو ڕێفراندۆمە بکەین پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمان و ئەوە هەیە کە پێویستە لە پەرلەمانی کوردستانەوە یاسایە دەرچێ دووەم پێویستمان بەوە هەیە مامۆستا باسی باشووری سوودانی کرد باشووری سوودان بەپێی ڕێکەوتنامەی ئەبوجا ینی ڕێفراندۆمی تیاکرا کە لە 2005 ئەو ئیتیفاقیە ئیمزا کرا لە 2011 ڕاپرسی تیاکرا بەڵام ئێمە ئەگەر بین بمانەوێت کوردستان سربەخۆ بێ ئەبێنێتەوە یەکگرتووەکان ینی سەرپەرشتی ڕێفراندۆمەکە بکە بۆ زانیاری بینەرانیش تەنانەت حکوومەتی عێراق ئەگەر ئیعتراف بکە بە ڕێفراندۆمەکەمان ئەو ڕێفراندۆمەی ئێمە نابێتە هۆی ئەوەی کە ببینە دەوڵەت ئەبێنێتەوە یەکگرتووەکاندان بەو ڕێفراندۆمەیە بن ئەوەی ئێستا هەیەبای سربەخۆیەکە لە چوارچەوەی ئەجەندای حیزبیە یاخود خەونێکی گشتیە ئەوەی ئێستا قسەی لەسەرەکرێ بۆ سربەخۆی کوردستان و ڕێفراندۆم من پێم وایە ئەوەی کاگۆشیار زێباری کە بۆسان دیپلۆماتێکە و خۆی چەند ساڵ وەزیری خارجی بووە ئێستا سەرۆکی ئەو لیژنەیە کە دانراوە بۆ ڕێفراندۆم ئەوەڵێ ئێمە مەرجی نییە یعنی ئەم ڕێفراندۆمە بۆ سەربەخۆیی بێ مانای وایە ئەمە ئەیانەوێ بیکەنە کارتێکی مفاوەزاتی نوێ لەگەڵ حکوومەتی بەغایە لەمە زیاتر هیچی تر نییە بەڵێ مامۆستا بە یەک دیارەوە هیچ دماوە لەسەر خەونی سربەخۆی کوردستان لە پەیڕەوی سیاسی هێزە سیاسیەکانی کوردستانە بە دەوڵەتی سربەخۆ خەونی هەموو تاگێکی کورد و هەموو حیزبە سیاسەکان و هەموو سەرکردەکانەوە ئێمە هەزارەهان شەهیدمان لە پێناوە داوە بەڵام دەوڵەت بینایەکە پێویستی بە پایەیە دیپلۆماسی پایەکێتی ئابووری پایەکێتی یەکگرتووی پایەکێتی دانپێنانی دەوڵەتی پایەکێتی ڕازگۆیی سەرکردەکانی کورد پایەکێتی
تعبیەی ڕێی عام واتە خەڵکی بۆ ئامادەکەی تۆگە خەڵکی خۆتا ڕازگۆبی پایەکێتی بەبێ ئەم پایانە دروستکردنی دەوڵەت مستەحیلە. سپاس بۆ مامۆستا ژیلوان هەڵەتنی مامۆسای زانکو و توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد. سپاس بۆ کاکشوان هەورامی ڕۆژنامەنووس وە توێژەر لە فکری سیاسی. سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.